ڕەوشی کارەبای نیشتیمانی لە کەرکووک بە خراپترین ئاسدا تێدەپەڕێت. کەمی کارەبا بە تەواوی هاوڵاتیانی نیگەران کردووە و پەنایان بردووەتە بەر مۆلیدەی ماڵان بۆ پێی کەمی کارەبای نیشتیمانی تەنگی پێ هەڵچنیون. کارەبا لەم دۆخەیە زۆر خراپە، وەرزەکەی وەرزی سەرمایە، ماڵ هەیە پێویستی بە نەوتە یان نەوتی نییە، پێویستی بە کارەبای هیتەرێک دوان هەڵەکە کارەبا نییە. من خۆم ئەمڕۆ لە ماوەی 24 ساعتە تاکو ئێستا بڕوا ناکەم 20 دقیقە کارەبا هەبوو بێت. کارەبا پێویستێکی ماڵە، ماڵ هەیە، مناڵی هەیە، مناڵ ڕەنگە لە ڕۆژێکە 2000 خۆی پێسکات. ئێمە بە دیاریکراوی لە دۆنێک کاژێر 1 نیوەڕۆ کارەبا ڕیسی نییە بڵێن کارەبای نیشتیمانی، هەتا ئەم کاتێ هاتم ساعتێک کارەبا هەبووە، ساعتەکەش بە پسر درراوە، سێ چارەک بۆ نیو ساعت درراوە، ئیتر ساعتێکی تاو نییە، گەر بڵم ساعتێکی تاو بوو ساعتێکی تاو نەدراوە. وەکو ڕەحیماوەش من لە بانەوە متابعی ڕەحیماوەشم کردو، کارەبای ڕەحیماوەش لە بین ساعت 8 هیچ کارەبایەک ناتوە، نە مۆلیدا نە نیشتیمانی. وەڵاهی من وەک دوکان حەلاقیمێ هەموو ئیشەکەم کارەبایە، کارەبا هەفتەیەکە کارەبا زۆر خراپ بووە، یعنی لە 24 ساعت 2 ساعت دی و ئەبڕێ نامینێ. مۆلیدەمانەیە، مۆلدەکەمان تیجاری ئەمپێری بە 10,000 2 ئەمپێرمان ڕاکێشتووە ئەو ئیشەکەی پێبینە ڕێوە. سعاتێدەن 1 ساعت ڕۆژ ئێوارە مۆلدەش هەتا موعودەکەی خۆی ساعت 12 شەکە دوی کوژێنێتەوە داهاتر دانشە بە تاریکی حتاکۆ پیاوم عائلە مناڵی هەیە، ژنی هەیە، کەسی هەیە، دانیشتنی هەیە، میوانی هەیە. ئەی کارەبا لێبێ بۆچی ماناوە بچێت لە دیەکان داش لە چۆلەوەی دانیشتۆ باشترە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا هۆکاری کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی بۆ کەمکردنەوەی کارەبای کەرکووک لەلایەن هەرێم و بەغداوە دەگەڕێنێتەوە. كيفما يكون أو أينما تكون مشكلة تكون الحل على حساب كركوك. هاوکێشەکان لە وڵاتە بۆ ئەرەستەیەدا دەڕۆن، هەر کێشێک لە عێراق و چارەسەری بدرێت لەسەر حسابی کەرکووک دەبێت. لە ئێستادا وەزارەتی کارەبای عێراق ڕێژەی کارەبای کەرکووکی بۆ خزمەتی مووسڵ کەم کردوتەوە. حکوومەتی هەرێمیش بە بڕیارێکی یاشتیەورامی 100 مێگا لەو کارەبایی کەم کردوتەوە کە وەگی داری کەرکووک لە بەڵێندەرێکمان کڕیوە لە هەرێم. ئێمە دەڵین دەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێن و گوشارەکان لەسەر بەغدا تونند بکرێن. ئەگەر ڕێژەی کەرکووک وە خۆی دابین نەکات، هێڵەکانی گواستنەوەی کارەبا لە کەرکووکەوە بۆ بەغدا ڕابژیرێت. سوف لن نسكت على التجاوز على استحقاقات أبناء محافظة كركوك. لە ماوەی ڕابردوودا بە هەردوو کارەبای نیشتیمانی و مۆلیدە ئەهلیەکان 24 ساعت کارەبا بە هاوڵاتیان دەدرا، بەڵام دوای کەمکردنەوەی بەشە کارەبای کەرکووک لەلایەن هەرێم و بەغداوە لە ئێستادا بە خراپترین دۆخدا تێدەپەڕێت. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.